سڵاوتان لێبێ بەڕێزان. بەنامەی ئەم جارە دەمەوێت باسی هاوکاریکردن و سوودگەیاندن بە چواردەور بکەین بە پێیەکێک لە فەرمودە پیرۆزەکانی پێغەمبەرمان محەممەد صلی الله عليه وسلم فەرمێت باشترین کەستان لای خوای گەورە ئەو کەسەیە کە سوودی بۆ چواردەوری هەبێت، واتە سوود بگەێنێ بە دەوروبەرەکەی خۆی. ئێمەش لە ژیانی خۆمانە چۆن بتوانین کەسێکی سوودبەخش بین بۆ چواردەورەکەمان، ئەگەر دراوسەیە، ئەگەر منداڵ، ئەگەر گەورەیە، ئەگەر کەسوکاری خۆمانە، ئەگەر بێگانەیە، هەر کەسێکە گرنگەوەی بتوانین سوود و قازان بە دەوروبەرمانە بگەین و کەسێکی سوودبەخش بین بۆ کۆمەلگای. لەسەر ئەم بابەتە ڕای چەند کەسێک وەرەگرم ئێوەش بینێری بەنامەکەم. فەرمیێ باشترین کەستان ئەو کەسەی لای خوای گەورە کە سوودی هەبێ بۆ چواردەورەکەی. چی دەیە لەسەر ئەم فەرمودە پیرۆز؟ پێشەشی بەخێر بن. ئێمە علم و زانست بۆ چییە؟ بۆ ئەوەیە کە بتوانی خزمەتی پێ بکەی، پێی ببەخشی. بەخشینەکە تۆ ئیشێکە زانی توانایەکە دەیە ئەبێ خەڵکی فێرکەی، لە خۆتا نەیمرێنی، لە خۆتا کۆی نەکەیتەوە دای بنیت. لەبەرەوە ضرورە لەسەر هەموو یەکێکمان ئەوەی هەر شتێکی پێەیە لە بواری زانستە، لە بواری ئیش و کارە، لە بواری ئیش و کاری دەستیە، هەر شتێکی پێبێت ئەبێ خەڵکی فێرکات بۆ ئەوەی کە ئەوە بڵاو بێتەوە و خەڵکیشی زۆری سفادەی لێ بکات. جەنابەت وەکو ئیشەکەت ئیشی دەستیە، تا چەند توانیوتە هاوکاری چواردەورت بکەیت؟ کەسانێک کە حەزیان لەم بوارەی تۆیە سوودیان پێ بگەینی، جۆرێک لە جۆرەکان یارمەتیان بدەیت بکەونە سەر ڕێژکرد. ڕاستە من بۆکو ئیشەکەی خۆم بە ژێرەی توانە ئەوەی توانی بێتم هەر کەسێ پێویستی بە من بوو بێت لە خزمەتیا بووم. ئەوەی پێم کرابێ فێرم کردوون و یارمەتیم ماون لە زۆربەی پێشانگاکانیشە. زۆربەی کات وەکو خەڵک ئەمە نەدانیشتووە پرسیاری هەبوومانە وەکو چۆن بڵێ خولێک، وەکو دەورەیەک بۆم کردنەوە، وەکو پێرکاریەک تێمگانون و فێرم کردن. ڕۆژانەش خەڵکیت کە پیان ئەڵێم پێویستە بە چیە چیان بێت من لە خزمەتیانە. ئینسان لە ژیانی خۆیان هەر شتێکیە بوو بتوانێت بەشیکە لەگەڵ چواردەورەکەیە بۆی بتوانێت زۆرترین جێدەستی دیار بێ لەو شوێنە. ئەبێ ببەخشی، ئەگەر چونکە بەخشین لەوەی کە تۆ پێێتە لی کەم نابێتەوە. بەڵام لەوشتانی کە بە بەخشینی زیادەکە زانیاری و معلومات بەتاکی دوایە بەزەبێت. من ئەو ناڵم چیتە هەشت شوێنەکەەوە یان نابێت زەرر هەبێ بە کەس یان نەبێ ئیسفادە هەبێ. یعنی بە دوو حاڵەتە، یان نابێت زەررت هەبێ یعنی کەم زەررت نەبێت، ئیسفادەش بوو باش، ئیسفادە نەبوو باشترەکە ئەوەیە کە بتوانین سوود بە چواردەور زۆر دەرەجەیەکە من خۆم ینی هیوایەتمە. یەکێک لەو شتانەشی کە بە بەخشین زیادەکە زانیاری و معلوماتە، بە تایبەتی کەسێک بۆ نمونە میهنەیەکە زانێ شتێکە زانێ بیبەخشێ بە چواردەورەکەی، خەڵکی دیکە فێرکە لەسەر ئەوە بتوانن بژێوی ژیانی خۆیان. والله تە ژیان وایەتە پێویستەکە، ینی لە ئیش و کارە لە هەموو شتێکە، یعنی تۆ بەس ڕازگۆ بە من هەر بەلای من هەر ڕازگۆیی تاو ڕازگۆیە شایەتیەوەدا کە ئینسانە بێ ببەخشێ. ینی کەسێکی وابیت کە چوو دە شوێنەکەەوە لە مناڵێکی بچکۆلەوە تا پیاوێکی پیر ڕێزت دێ بگرێ، هەڵسان نا کە بڵێ هەسەری سەری، بەڵام شێوازی دمچان نییە ڕێزی دەبارێ. گرنگە ئینسان بتوانێت لەر شوێنەکە بۆ شوێن دەستی خۆی دیار بکە وە سوودی بۆ چواردەور و کۆمەلگەی خۆی ئەبێ یان سوودی هەبێ یان نابێ زەرری هەبێ. یعنی ئەوە بەنامی خۆم وایە بۆ ماڵ و مناڵ و هەموو شتێکە. ئەیستا هاتۆ دایک کتێبی کردووە ئەڵێ ئەکڕمەڵم ئەوە هەیە ئەوە هەیە هەموو شتەکانی پێڵم، بەڵام ئەگەر شتێکی تیا بێ زەرر بێ ناڵم ئستۆبی پێکە ئەوەی قانجاز بە بیکە ئەوەی زەرر بێ ئەبێ تیگەێن. دیشی چییە لە ژیانی خۆ؟ بەڵام پێشمەرگەم تا چەند توانیوتە لە هەر شوێنێکا بوو بی یارمەتی چواردەورەکەت دابێتتر بە هەر جۆرە لە جۆرەکان. من حل لە مناڵی و حتاکو ئێستامەوە ئیش خۆمەوە، ینی علاقەی نییە مەسەلی حزبەتی بێ یان ئیسلامی بێ یان ئیلمانی بێ یان بەس هەچ کەسێ بێ مناڵم پێ و یان نابێ زەررت هەبێ بە کەس یان لەبێ ئێمە وا فێرکراین، ئێمە خۆمان بە هاتیوی فێرکراین، هاتیوی بووینەوە دایکم ئەگەر پێوتون دایکتان کە کاتم ئەوەی پێوتم بە مناڵی حل ئێمە 6 نەفەر ژوەتی بووین وای بە خێو کردوین، ئەگەر دراوسەکەش لێی باینە ئەوش لێینەوە ئەی دیارە شتێکتان کردووە ئەگە خەتاشمان نبووە هەمیشە خۆی بە مهینەکە زان ئێمە خۆمان هەر بە کەم زانیوە بۆ ئەوە نان لە نرخی خۆمان
گەورە دەبێتەوە شلون ناوەڵام مسلمانە بێ بابێت مسلمانیش نەبێ ئەلمانیش بێ ئەبێ ئینسافێت ئاوەڕێک بێت منەڵم یان نابێ زەرر هەبێ زەرر نابێ بێت هەموو مرۆڤێک لەسەر زەویا کە خوای گەورە دروستی کردووە نابێ هەر بخۆر بێ و هیچ کاردانەوەیشی نەبێت ئەبێ کاردانەوەیشی هەبێ کاردانەوەکەش وابێک کە سوود و قازانجێک بە دەور و پشتەکەی بێنێ ڕاستە هەموو کەسێک بەشی خۆی هەر زەرری هەیە ئەیتر لە ژینگا بێ ئیتر پیسکردنی ژینگە بێ ئیتر هەرچی شتێک بێ بەشی خۆی زەری بەڵام بەقەدەر ئەوەیش قازان جێ بێڵێ ئەگەر زیاتری بەڵێ بەقەدەر ئەوە قازانجیشی با هەبێت یعنی با تەرازوەکەی لاسەنگ نەبێ لایەک بەرز بێ و لایەک نزم بێ با تەرازوەکە سوودەکەی زیاتر بێەوە باشتر ئەگەر زیاتر بێت تەمان ئەمە باشترە بۆ لە بەرۆی منفعاتێکە بۆ دەور و پشتەکەی بۆ کۆمەلگاکەی بۆ نەتەوەکەی بۆ گۆی زەوی بۆ هەموو کەسێک ئەو منفعاتە باشە بەڵام ئێمە وەکو خۆمان بەڕاستی یعنی ئێمە وەکو نەتەوەی کورد جوڵەمان کەمە گفتارمان زۆرە قسە زۆرتر ئەکەین لە جوڵە تێگەشت ئەمەی کەوتت زیاتر لە ئەم بەشەی باشووری کوردستان وایە کەمتر لە بەشەکانی ترەبیین لێ دەبین زۆر کەس دەستڕەنگینیان زۆر تێدایە خەڵکی بەتوانیان زۆر تێدای بەس لێرە بۆکو بڵێ ئەو موچە خۆریە خەڵکیان هەمووی تەمەڵ کردووە لێ کردو کەس توانێت جوڵەکردنی نەماوە زۆر تەواوە زۆر ڕاستە ینی پارچەکانی تر هەموو بەشی خۆی دەزڕەنجینی هەیە بەشی خۆی بەرهەمی هەیە بەشی خۆی شتێ بەس ئێمە وامان لێ هاتووە وەکو بەچکە چۆلەکەیەک چۆن چاوەڕێی دایکەکەی ئەکایە باوکەکەیەکە خواردنێکی بۆ بێنێ و بیکا بەدەمێ ئێمەڵی کردوین ئەمە تەمەڵ بوونیانی بەجددی ئێمە هەر هەمومان ئەمڕۆکە یەکێک تەخەڕوجەکە لە زانکۆکەی لە پەیمانگاکەی ئەڵێ وەڵام من یەکسەر دامەزراندن یعنی هەوڵ نادا بۆ خۆی بەرهەمێک شتێک بەرهەم بێنێ کە هەم خۆی پێبژی هەم داهاتێک بێ بۆ خۆی و هەم ئیسفادێکیش بێ بۆ دەور و پشتەکەی و بۆ خاک وڵاتەکەی ئینسان لە هەر شوێنەکە بوو شوێندەسی خۆی لەو شوێنە دیاری بکات کە جێ هێشت هەست بکەن کە ئەو کەسە چ سوودێکی هەبوو لەو شوێن خۆی ئەو قسەی تۆ زۆر تەواوە ئەبێ ئیسفادەمانەوێ بەڵام یعنی شتەکان ڕێگرە زۆر زۆر و زۆر ینی شتەکان سەهل نییە بۆ تۆ ئێستا ئەم پێشانگایە کە کراوەتەوە زۆرینیان ئەوانەی کە دیشی و دەزڕەنجینی ئەکەن زۆرینیان کەسێک یا کۆمپانیایەک یا خاوەنکارێک یا دەسەڵاتدارێک یا سەرمایهدارێک لە پشتیانەوەیە تاوەکو گەشتون بەم پلەیە بەڵام ئێمە لەم وڵاتی ئێمە لەم کوردستانی ئێمە ئەچی بۆ هەر شتێک کەس دەستگیرۆی ناکا کەس هاوکاری ناکا کەس سپۆنسەرت ناکا کەس هەر خۆت لەسەر شانی خۆت لەسەر هیمەتی خۆت لەسەر ماندووبوونی خۆت شتەکان بکەیت تۆش بەتەنیا تاکە کەسێک ئەم شتانەت پێ ناکرێ بەڕاستی ئەمە بووەتە هۆکاری ئەوەی کە ئێمە تەمبەڵ بین و ئێمە هیچ شتێک بەرهەم نهێنین ناڵێن هەر هیچمان بەرەم نێناوە شتمان بەرەمێناوە بەڵام بەقەدەری پارچەکانی تری کوردستان هیچ ژنیە زۆر کەمە ئێمە کە کارێک ئەزانین بۆ نمونە ئێستا من کاری دەزڕەنجینی ئەەکەم باشە شرت نییە من ئەو کارەکە ئەیکەم بەس بۆ خودی خۆم ئیسیفایی هەبێ من حەزەکەم چواردەورەکەشم بە تایبەتی خانمان چەنەها خانم هەیە بۆ بژێوی ژیانی پێویستی بەمەیە هەم فێر ببێت هەم پێویستی بە هاوکاریە هاوکاریان کرد لەوەی کە فێری ئەو دەزڕەنگینیان سوپاس بۆ خوا من ئەوەی کە زانی بێتم حەزی پێ و هیوایەتێکی لە دڵا بووە من بە پێی توانای خۆم بە هەموو شێوازی یارمەتی ماوە کە فێر بەڵێ مادی و معنەوی یارمەتی ماوە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمیێ باشترین کەستان لای خوای گەورە و کەسەیە کە سوودی بۆ چواردەورەکەی ئەمەش بۆ خۆی شتێکە تەرجیعمانەکە کە یارمەتی چواردەوری خۆمان بێگومان بڵێ کەواتە ئەبێ ئینسان لە شوێنەکە بوو شوێنەکەی جێ شوێن دەستەکەی دیار بێ بزان کە ئەو کەسە چی بۆ بێگومان چکە ڕاستە ئێمە بۆ بژێوی ژیان هەموو کەسێ پێویستی بە مادیە بەس من شەرت نییە بەسبی لە مادە بکەمەوە من ئەگەر یعنی بە پێی توانای خۆم هاوکاری چواردەورم کەم ئیتر ئایا لە گرتنی شوێنێک بێ کە بەشداری بکاوەکو من ئایا فێری کارێکی بکەم ئایا بە پێویستی تەنانەت یعنی بەجەستەم بە خوێن بە سیارە بە هەچیەک بێ هاوکاری هەر هاوکاریە مهم ئەوەیە تۆ کە ڕۆشتی لە ژیانە چواردەورەکەت داخت بۆ بخۆن یعنی تۆ جێگایەک بەجێ بێڵی کە ئەوان هەستکەن خاڵیە بێتەوە نەکو حەسکەن کە بڕێت زۆر ڕەنگە هاوکاریکردن ڕۆمادیەکەیشی نەبێ خەڵکیەکەی پێویستی بە قسەی تۆ بێ بۆ نمونە کەسێک خۆشەویستێکی لە دەسەدا بچی دڵنەوەی بکەی ئەمە بۆ خۆی ینی هاندانێکە جۆرێک لە دڵنەوەیکردنی ئەوش بۆ خۆی هاوکاری کرد بێگومان ئەو هاوکاریە من ڕەفیقم هەبووە یعنی بە تەلەفۆنێک یاوکو بە بینین یەکەستم کردو لە
یعنی زۆر بەزەیم پیا هاتوو یعنی کاتێکی بەسەراتیە پەڕ بووە دڵتەنگ بۆی تر ئایا کەسێکی لە دەستدابێ ئایا زەرێکی زۆری کردبێ بەڵێ من توانیمە بە 2 سەعات بە 3 سەعات لە کاتی خۆم بگرم لە پێناو ئەوە هەتاوەکو هێناومە تۆ تایم وتومە ژیان ئەوە نییە تۆ ئێمەش ئەمرین ئێمەش ئازیزمان لە دەستداوە ئێمەش زەرەر ئەەکەین زەرەر یەک شتەوەیە کە ئەمرین و ئەو ڕۆژە ئەڕۆین ڕاستە گرنگە بەسەر بەرزی بڕۆین و خی گەورە لێمان ڕازی بێ بەڵام تۆ کە هەر ئەبێ بیلەوە بکەیتەوە زەرەر هەر ئەبێ مردن هەر ئەبێ سوودێکت بگەیاند بێ بە چواردەوە اینجا ڕۆژ بێگومان بڵێ بێگومان سەرچاوەکانم و بیریشم چوو ئەوتان پێ بڵێم پیرۆزبایی مانگی مەولوژ ئەەکەم لە هەموو مسلمانێک ئەوەی لە توانامە بێ هاوکاری خەڵکم کردووە پێشم وتووەوە بۆ ئیسفایی شتەکە کە پرسیاریان لێکردم توێتی تۆ خەریکە و ئیشەی کە سابەتەکە و ئیسفایی هەیە قازانجی هەیە پێم وتون هەچە پرسیاری لێکردم ئەوەشی کە زانی بێتم حەزی بە ئیشەکەی خۆم پێم وتووە وتومە ئەو ئیشە ئیسفایەکی چاکی هەیە و بیکە لە کەم و لە زۆر زۆرتر شەردەوە نییە خێرەکەی لە بەرچاو تابێ کاتی وایە زەرەکەی بەستۆ هەم لە ئیشەکەی ئەناسرێت و ئیشەکەش ئیشێکی باشە ڕەنگە هاوکاریکردن ڕۆمادیەکەیشدا هەر قسەکردن بێ بۆ منە تۆ نەسیحەتی کەسێکەکەی دڵنەوەی کەسێکەکەی کە شتێکی بەسەرات و ئەمە بۆ خۆی هاوکاریکردن و ئەو چواردەوەرت پێویستی بە تۆیە بەڵێ پێویستی بە منە ئایتر هەچ کەسێ بێت تۆ کاتێک یەکێ مقەدەرێکی بەسەرایە کەسێکی لە دەزەیە یان زەرەرەیەکە تەنانە بە کەلیمە قسەیەک بێ یان بە شتێکی کەمیش بێت توانی هاوکاری کەیت و دڵنەوایی بێت و شتێکی پیرۆز و شتێکی فەرمودەکانی پێ ساڵسەلیمژە فەرمێ باشترین کەستان لای خی گەورە ئەو کەسەیە کە سوودی بۆ چواردەورەکەی خۆ دەبێ من ینی لە ڕووی ئاینەکەیشمان و دینەکەمان یانی تەژیعمانەکە کە سوود بەخش هەم لە ڕووی ئاینەکەمان و لە ڕووی دینداریەکەشمانەوە پێمان تشعەکە و پێمان فەرمێ کە هاوکاری هەبێ لە ناو بینی مسلمانەکانە لە بینی تاکانە ئیتر بە هەشتێک بێت توانایی و معنەوی هەچێک بێ شتێکی پیرۆزە و دینەکەشمان پێمانە فەرمێ کە بە چواردەوری خۆمانە یعنی دڵنەوایی و یعنی هاوکاری بە باز نوعێ بێ یارمەتی بەرامبەرە بکەمانکەین شتێکی زۆر ڕەنگە دین تەژەشمان بکە بۆی کە نەک هەر یارمەتی مسلمان یارمەتی غیرە دینی خۆشمان بین بۆی ینی جوانەتی دینەکەی خۆمان پیشانی ئەو بدەین ڕاستە هەم بۆ جوانی دینەکەمان بۆ جوانی ئاینەکەمان بۆی پیشان هەم بێ بڕواکان یان بێ کابرای مسلمانیش نەبێ و نوێژکرد نەبێ و ڕوو لە خواش نەبێ ئەتوانین بۆ نمونەیەکی جوان هەر بۆ ئاینەکە بۆ مسلمانی تێکەشمان بە پێیەکێک لە فەرمودە پیرۆزەکانی پێغەمبەرمان صلی الله علیه و سلم فەرمێ باشترین کەسان لای خی گەورە و کەسەیە کە سوودی بۆ چواردەورەکەی چی دەیە لەسەرم فەرمودە پیرۆزە پێشەکی من طبعا حەدیثی پێغەمبەر هیچ کەس ناتوانێت لاری هەبێت لە حەدیثەکانی پێغەمبەر من زۆر شتێکی باشە بەلامەوە یارمەتیدانی خەڵکی دەبینم جەناب ئیشی دەستیەکەی تا چەند توانیتە سوود بە چواردەورت بگەینی لەم ئیشەی خۆت سپاس بۆخوا بەشێوەش سوودم هەبووە ینی کە وەکو شتێک ئیسفادەین کە ئیسفادێکم کردو لە ئیشەکەم توانیمە یارمەتی خەڵکیشی پێ بەم ینی پرسیارت لێکە بڵێ ئەم شتە چۆنەکرێ فێرکارەکان پێ بەتەئکید ینی تەنانەت چەند کەس کە فێر بڵێن پێم و تۆ یارمەتی ماوەتی هیچ کەسێک وەکو تۆ نییە چەند بە چەند کەسی ترمان تووە ینی وەکو شتێ بەغالەتی بردو بەو شتە نەیکردووە زۆر جار دەڵێن لە زانیاری بەخشین هەمیشە و زانیارە لای کەسی بەخشەر زیادەکە جگەلەوەی بڵێ کە هیچ کەم ناکە زیادیشەکە ئەمەد بینیوە لە ژیانی خۆمان بگرە زۆر زیاتریشم بینیەوە هەستت کردووە کاتێک زانیارێکت بە کەسێک داوە خۆچیش لەو بابەت تا زیاتر قوڵ بیت بەڵێ چی بکەین تاوەکو ئەمە لە شوێنە کابووین شوێن دەستمان دیار بێ یعنی بە جۆرێک کە ئەگە لەو شوێنە نەماین خەڵک هەست بکە کە تۆی تیانەماوە کەسێکی سوود بەخش بێ چواردەورەکەمان ئیتر بەو جۆرە بێت جارێک پێش هەموو شتێک کەسێکی کراوە بیت ئەوە پێش هەموو شتێکەوەیە کەسێکی ڕووخۆش بی داخراوە مرۆ مەوجبی باوەکە لەی شوێنەکە دیاریش نەوی کەس هەواڵ ناپرسێ ینی خراپیش بۆ شوێنەکە ئەگەر مڕۆمۆژبی خەڵکێک لە دوورەوە یەکسەر خیلێتە و نایزانی مەسەلە بەتەئکید وایە ئێمە لە ژیانی خۆمان لە هەر شوێنەکە بووین پێویستمان بە خەڵک دەبێ و خەڵکیش پێویستیان بە ئێمە دەبێت بۆیە گرنگە لە هەر شوێنەکە بووین سوودمان بۆ چواردەورەی خۆمان هەبێ ئەگەر دراوسەیە ئەگەر کەسوکارە ئەگەر کەسێکی بێگانەیە بتوانین یارمەتی بدەین لەبەرەوەی لەگەڵ نەمانی تۆ لەو شوێنەیە کەسێکی دیکە شوێن دەگرێتەوە ئەو کاتە هەست دەکەن تۆ تا چەند سوود بەخش بی بۆ شوێنە لەبەرەوە یارمەتیدان و سوودگەاندن بە چواردەور هەم ئەرکێکی دینەیە هەم ئەرکێکی مرۆڤانەیشە کە بتوانین جێبەجێ بکەین ئێمە لەسەر ئەم بابەتە بەردەوام ببین بەڵام ناوبڕێک وەرەگرین و ئەگەڕێنەوە وڵاتە
لە دوای ناوڕەکەەوە سلااوان لێبێ بەڕێزان دەمەوێت لەسەر یارمەتیدان و سوودگەاندن بە چواردەور لەسەر ئەو حەدیسە پیرۆزەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە فەرموێ باشترین کەسان کە ئەوەیە یا لای خوای گەورە کە یارمەتی و سوودی بۆ چواردەورەکەی هەبێ ڕای چەند کەسێکتان بۆ وەرگرم و ئێوەش پێویستی وەڵامەکانیەوان. تا چەند گرنگی سەر لە ژیانی خۆیان سوود بەخش بێ بۆ چواردەورەکەی. وڵا لەبێت لە هەموو شتێکە سوود لە حەدیسانێکە پێغمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی وەرێگری سوودی لێ ببینی. ئیتر هەندێک شتەکانیش ڕۆژانە بە دیارەکەوێت تۆ لە هەندێک شتا زەنابیشی چییە لە ژیانی خۆت؟ من کارمەندی وەزارەتی ناوخۆم. تا چۆن توانیوتە لەو شوێنەی کەتایەتی یارمەتی خەڵک بدەی کاراسانیامە بکەی جۆرە لە جۆرە سوود بەخش بی بۆ شوێن ئەو خەڵکەی کە پێویستیەکەوێتە. یەکی لەو سوودانی کە ئێمە ڕۆژانە کارەکانمان ڕایەکەین نەرمونیانیانە لەگەڵ خەڵکە ڕایکردنی ئەویش و کارەوە ڕووخۆشی هەڵسو کەوتێکی وا بنوێنی کە بەرامبەرەکەەوە هاوڵاتێک کە سەردانی و شوێنەی دایرێک تۆی کردووە ئیزعاج نەبێ ڕێزی لێ بگری. ئینسان ڕووی خۆش بێ ئەگەر کارەکە بۆ بەرامبەرەکەیشی نەکا بەس بە ڕۆیکی خۆشەوە بەڕێکا زۆر باشتر وەک لەوەی کە زۆر بەتونی لەگەڵیا بجووت. طبعاً زۆر جاری وایە کە ئیشەکەی بۆ ڕاپەڕێنی سوپاسەیە کاکردۆ کە سوپاسی کردی کە دەستخۆشی لێکردی ئەوە تۆ بۆ تۆ سەرکەوتویەک بۆ تۆ دەستخۆشیێکی ئیشێکی باشەکە کردوتە بەنەوە. کاتێککە ئیشەکەت بۆ کەسێک کردووە کەسێک بۆ منە احتیاجێکی پێویستێکی کەوتۆتە دۆ ئیشەکەت بۆ بڕێ کردووە تا چەند لە ڕووی دەرونیەوە مرتاح بووی کە توانیوتە سوودێک بەو کەسە بگەێنی ئیشێکی بۆ بکەیت. زۆر شت لێ دوو ڕۆژانە ئێمە لە دایرەی خۆمانە ئەیبینی کە کەسێکە تووشی کێشەیەکە بێ تۆ نابێت کێشەکە لێ زیاد قوڵکەیتەوە ئالۆزی بکەیت زیاتر لێ بکەیتەوە بێ کارێکی وا بکەیت کە ئیشەکانی لێ بچوو بکەیتەوە کارە گەورەکان بچووکەیتەوە بووی کاتێک ئیشێکە بۆ کەسێ بەڕێ زۆر مرتاحەبی ئارامەگریت چونکە کابرا خۆش بۆ کامیشت کردو طبعاً دڵی پێ خۆشە بێت چونکە کە تۆ کارێکی وات کردووە کابرا هەستی بە ئارامی کردووە تا چەند سانەیە کە لەگەڵ تۆیە. ئێمە وەکو دین زۆر لە حەدیث و شتی دیکەی شاتەوە کەوا نەک یارمەتی هاودینەکانی خۆمان یارمەتی دەرەوەی هاودینی خۆشماندەی بۆی نمونەیەکی جوان پیشانی ئەوانەی دەرەوەی دینەکەی خۆشمان. من زۆر کاتی و پێشەوەی کارمەندی وەزارەتی ناوخۆ بووم لەگەڵ چەند کەسێکە یەزیدی بوون ئیشم کردووە کارێکی وام کردووە کە بێزارکەر نەبوون لە دین بۆ نمونە زۆر جاری وایە برادەرمان هەبووە قسەی بە دینەکەی ئەوان وتووە ئەوانش قسەی بە دینەکەی لەگەڵ منابوونە زۆر ئەستورە بن بەرامبەر ئەستورە بوون بەس لەگەڵ منابوون کارێکی وامانە کرد بە یەکەوانێ وەکو هیچ فەرقێکیان نابوو هیچ فەرقێکیان نابوو ئیتر ئیسەش زۆر جاری وایە پەیوەندی پێواکەن. ئەو نمونەیە بۆتە هۆکاریەوەی کە ئەو کەسانە جۆرە لە جۆرەکان حەز بە ڕەفیقایەتی و هاوڕێتی تۆ بکەن. خەڵکی شنگال بوو بەڵێ زۆر بە تاکید خەڵکی شنگال بوو هەر کاتێ بهاتنایە بێنە سلێمانی پەیوەندیم پێوەگەن هەڵێن حەزەکەم ببینی. ئەمە زۆر شتێکە منیش لە ڕووی دینەکەی خۆمانەوەی کە شارەزا بووم زۆر شارەزانین ئەوەی کە شارەزان پێمەوتن ئەمەی ئێمە ئەوایە و ئەوەی ئێوەش با هەڵسو ببینی خۆتانە بە زۆرە ملێنیە بەس ئەگەر بێتە ئەم دینەی ئەمە وا پاداشی تۆ وا باشترێکە و بەزی تر پێشکی بە هەڵسو کەوت هەندێشتت بۆ کردوون تا بتوانانی کاراسانی بکەی ئەو قسانیان بە هەڵسو کەوت پێشوام کارێکی وام ناکرد ڕقابەتی بەرامبەر بە دینەکەی ئێمەش دروستکەن چکە هەموو کەسە دینی خۆی بۆ خۆی. کاک دانیار سڵاو لێوێ باشی سپاسەکەم چیەکەی کاک دانیار من نشی دەستێکم کاری دەستی ئێستا شەکۆمەڵ نێری هەنێشتم داناوەشی حرفە بیدی نزیە ناوی خۆتی دروستەکەیت وەکو بە و شەواسیدا من دروستانەکەم من بە دەختش دروستێکم وەکو شخصی خۆم دەمەنم نەوە هەشتا من مفی سەفاڕەکە بەشداریم کردوونە ئەمڕۆ هاتم بۆ کارکەی شکارەکە منیش وەکو ئینەک هاتووم وەکو گەنجێک بەشداریم کردووە. تا چەند توانیتە یارمەتی چواردەورەکە بدەیت هاوکاری چواردەوری خۆت وەکو هاوکاریە بتوانمدا هاوکاری ئەوانە بم بتوانم ئەوانیش ئیش خۆیان بکەندا وەکو هاوکاریەک بێن ئێرە وەکو بە دیکۆری جوان بە شتێکی جوان ئەوان ئەتوانن هاوکاری خۆیان بکەن سەباربشتی خۆیان بۆستن ئەوان ئەتوانن بێنە ئێرە. چەند تۆ یارمەتی داون تۆ کاراسانەکەی خۆمەتە بۆ
ئەمیشانە خوشکەکەم لەگەڵ مایارمەتیم ئەیادا لەگەڵ ئەمیشانەیە ئەیکەم خۆشەکان زۆر جوانە ماشۆ بەڵێ سۆسپاسەکەم ئەوانیش خوشکەکەشم ئیشی دەستیەکەن ئەوانیش ئیشی باسن و ملوانگە و ئەو شتا ناکەن ئەوان هاوکاری خۆشیانەکەن شاوکاریانەکەم دا وەکو بتوانین ئەوانەکەی هاوکاری ئەوانەکەن بۆکەی تۆ کارمەتیانە من هەر ئەو شتەی دەبوویانەکەین و وەکو هاوکاریەک ئیگە داوای من شتێکیان بۆ بکەین یان من نێرە من گۆسێکم خوشکەکەم گۆسێکی یامێ وتیەوەم بۆ بەرابۆ نەفستە فاڵەکان بۆمی بفرۆشە منیش هاوکاریم کە دوو نەڕێکی ئەوانە شتەکانە بۆ دروستەکەن حاسیەکەن بۆ من ئێنە بوو ئێرە من بوویانە فرۆشم چی دەیە لەسەر یارمەتیدان و هاوکاریکردنی چواردەوری خۆ وڵای من پێم خۆشە پێشەکی بەخێراتم دانەگەم سەلامەت بیاخواوە پێم خۆشە باسی دراوسێتی کە مەرکی دراوسێتی جاران دراوسێتی کە هەبوو بڵێن دراوسێ بەدەم دراوسێەوە بوو بڵێن کە دراوسێ شتێکی لێ قەمە هەموو دراوسەکان بەڕاستی هاوکاری کتیانەکرد بەڵام ئێستا وڵای ئێستا شتەکان وان نەماوە ئێستا جاروات تۆ دراوسێکێت دو 2 ساڵە زین دراوسەکەشیە وانە ینی ڕێگەکانمانە خەڵکی تازی تێ ناچین بزانین خۆتی پێنانە بڵێ یان جاری وایە تۆ شتێکی لێ قەمێ سەرێکی دوای هەفتەیە ئەوزانێت تۆ چی لێ قمانە شتەکان و گوجاران نەماوە ئەگەر هاوکاریکردن ڕۆمادیەکەشی نەبێ تۆ توانی هەر بە قسە یارمەتی چواردەورەکەت بدەیت نەسیحەتی بکەی بۆ منە دڵنەوەیی بدەیتەوە گەر شتێکی بەسەرات بڵێ تۆ توانی هەر بە قسە بۆ منە کابرا کەسێکی لێ مردوانێ سەرخۆشیێکی لێکەی وان قەزێکی بەسەرات تۆ توانین بە قسە قەرەبووی پێیتەوە دڵی خۆش لێوانە تایبەتی و کەسانی کە کەسێکی خۆشەویستیان لە دەستەدەن کە چواردەورەکەی ببینن دێبەهانایەوە جۆرێک لە سوکنایی بۆ دێ بڵێ بەڵام ێسەوای لاتەوە جاروات دراوسێ شتێکی بەسەریاڵە حەزاکەم چادرم قڵە باڵغ بێ ینی ئەوەشی واش ئەوەش ڕیەوە کە لە هەر لە گەڕێکی خۆمانە ڕیەوە چی بکەین تاوەکو ئەو حەدیسە جێبەجێ بکەین لە خۆمانە سوود بەخش بین بۆ چواردەورەکەمان نمونەیەک بین کە خەڵکی چواردەورەکەمان چاومان وەڵی لەم کاتە کەس داتوانێت بکە باوەڕ ناکەم گەڕێنە بۆ سەردەمانی جارانە بەروی ئێستا تەکنۆلۆژی هاتوتە ناو خەڵکەوە وانە خەڵک بە شوەیەکی تر مەغژوڵە زۆر زەحمەتە چی بکەین بۆ نمونە خوارە بێ هەر یارمەتی یەکتری بکەین سەر چۆ لە ژیانی خۆتا چۆن توانیتە سوودێک ئەگەر کەمیش بە چواردەوری وڵایت ئەو شتانە کەوتۆ سەر کەسە خۆی وانە کە تۆ سەر زەمیری وژدان و سەر هەڵسوکۆتی خۆی کە ئەو کەسێک بتوانێت چوادری خۆیان چوادەرەی سوادەی لێ بکەوانە دیش چییە من کارمانە لەو کۆمپانیە تەمەەن خەڵکێک پێویستی بە تۆ چۆن توانیتە یارمەتی و خەڵکە بدەن کە دێنە ئەوێ پرسیار لە تۆ کەن داوای ڕێنمایت لیەکەن چۆن هاوکاریت کردو من بە گۆرە توانای خۆم توانیمە بڵێن لە ئەسنای شەکەی خۆمە توانیمە کەسێک داوای یارمەتی دەکا کردومە وانی هەموو کەسێک توان لە بەڵێ بەتاکرد هەموو کەسێک توان لە ڕێ ئەو شتێکی خۆیەوە بڵێ یارمەتی خەڵک بات کاراسانی بۆ کەسێک کردو ئیشی کەسێک جێبەجێ کردو پێویستاتێکت بۆ دەرکردو تا چەند ئارامی دەرونیت بۆ هاتووە پێی مرتا بەڕاستی نەک مرتاحبیێرە و ڕۆژە کارۆتە ماڵە مرتاحی کە تۆ شتێکی باشە کردوانە بەڵام شوێن دەستی دیار بۆ دوایەوەشکە شتێکی بڵێن شتێکی ناشی نەکی ناو کۆمەلگاسێتگە و شەوەڕەتی تۆ نامرتاحی یان نانێ بۆ ناخوریان وانە مرۆڤ هەمیشە شتی چاکە ئەخواست بەتاکید وڵای من خۆم شخصی خۆم باوەڕم بۆیە کە ئینسانی وجدانی هەبێ گەورەترین شێ دامین وجدانە وجدانی نەبوو ئەچێ بکە ئیسفادەی نییە جەناب دیشی چییە من سایە بووم لێ ئێستا گەڕام بە تۆ لێرە جارێت جارێ هیچ ناکەم لەو ئیشەی خۆتا بۆ نمونە شۆفێریت کردووە تا چەند ئەو کەسانی کە پێویستیاتیان کەوتۆ تۆ یارمەتی داون یعنی کاراسانیت بۆ کردن جۆرە لە جۆرەکە یارمەتی داون وڵای ئیشوکاری خۆت لێ بێ هەموو کەس واو لێکە ئیشی خۆ خۆش بێ هەبێ ئیشوکاری خۆ بەڕێوەبەشی بەڕێوەبڕی چونکە ئیشەکەت هەموو شتێکە بۆ تۆ لێ یارمەتی کەسەکە داوە وەکو هاوکاری خەڵکەکەیت ئەو ئیشەی خۆت جێبەجێەکەیتەوە کاتێک یارمەتی کەسێکت داوە ئیشەکەت بۆ جێبەجێ کردو تا چەند پێی مرتاح بووی تا چەند هەستت بە ئاسوودەیی کردووە کە پێویستاتی کەسێکت دەرکردو وڵای خۆی هەموو ئینسانی لە مەناخی خۆیان کرد کە کەسی هاوکاری بکات پێی خۆشە تامان تۆشەکە هاوکاری خەڵکی خەڵ پێی خۆشە و خەڵک بۆ نمونە لە ژیانی خۆمانە کەسێک یارمەتێکی دابین لە شوێنە گەشت بێتە فریامان ئەو کەسە هەر بیری ناچێت هەر بە بەردەوامی لە خەیاتی کە ڕۆژە لە ڕۆژانە و کەسە یارمەتی وڵای بفعل کەس ئەگە تۆ کەسی هاوکاریکە معدەت بیتە هەر نەک ئەو شخصەشی بیر بێ قومەکەشی بیرە بۆ بە تایبەتی لە دەوری وڵات وەگە کەسێک بەناوی کوردەوە بەناوی ئیسلام و بەناوی قومێکەوە هەتا دینەکەت هاوکاری کەسێکی هاوکاری کەسێکی بیانیکەیت لە بەرچاوێتی هەڵە ئەو قومەوە کرد ئەگەر کەسێک لەوێ بۆ نمونە مسلمانێکی وەکو تۆ لەوێ ئیشێکی جوان بکە نمونەیەکی جوانی دینەکەشی پیشانی ئەو وڵاتانەدا کە دینەکەمان جیاوازە تەمەنەوەڵات تۆ ئیشی خراپەکەی هەر دیارە ئیشی چاکی هەر دیارە
ئینسانیشی گرنگەوەی لە ژیانە خۆی مرتاعەکە شتێنەکەی بۆ ئەوی بۆ هیچ مەبەستێکی تر تەنها مەبەستی خۆ مرتاعکردن. وەڵی کاکە ژانیتر هەمومان مسلمانین و ئیتر وەکو یارمەتی ئەوە هەرچێکە لەسەر شانمان هەر شتێک بێت هەر کەسێک بێت هەرچیە بە قسە بێت بە هەر شێ بێت توانی یارمەتی چواردەوەکەت بێت یا بە قسەی جوان یا بە ڕفتاری جوان یا بە یارمەتی ئەگەر ڕۆمادەکەش دەبێ وەکو تۆڵی هەر بە قسە توانی نەسیحەتی چواردەورت بکەی کەسێک من ناڵێکە بینی بۆ من خەریکی شتێکە پەنێک بدا فریای بکەوی ئەمە بۆ خۆی سوودگاندنە بە چواردەور. بەڵێ تر خۆشەرنی هەرتۆ بە مادی بە قسەیەک بێ هەر بەکردەوەیەک بێ بە یارمەتیدانی دەستی کوێرەك بگری شتێک هەرچیە بگری و شتانە هەمووی هەر یەکمانە لای من ئەوە نییە تۆ هەر بە مادی یارمەتی بینین کەسێک کە کەسێکی خۆشەویستی لە دەستەدا کە چواردەورەکەی دێن بەهانایەوە و کەسە جۆرە لە سوکنایی بۆ دێ ئەمە جۆرێک یارمەتیدان نییە کە بچین بە کەسێکەوە کە لێ قۆمە یارمەتی بدەین کاراسانی بۆ بکەین ئێرکەکانی کەمێک لەسەر سوک بەڵێ هەموویەوە هەر یارمەتی و تۆ چی سەردانی نەخۆشیەکەی هەوە هەر یارمەتی و هاچیتە شوێنێک کەسێک پێویستی بە قسەیەکی خێری تۆیە ئەو هەر یارمەتی تە خۆشەر نییە تۆ هەر بە پارە خەریکی ئەوە بی بڵێ چاکە ئەەکەم وانە چاکە هەرەوە نییە گرنگە ئینسان لە ژیانی خۆیان بێ شوێندەسی دیار بێ لە هەر شوێنێک بوو شوێندەسی خۆی دیارکە. بەڵێ هەرەوەڵا هەرەوەی ئیترە خۆ شتێکی زۆر جوانە و ئینسانیە و شتانە بکەیت تۆ خۆت بەکردەوە جگەل لە مادیەکە من باسی جگەل لە ڕۆ مرۆڤایەتەکەیشی ئێمە دینەکەشمان خێر پاداشتمانداتەوە لەسەرەوە کە یارمەتی چواڵە ئەرەوەڵا ڕاستە زۆر جوانە. وەڵی یارمەتی کە هەر ئینسانی وەزیفەشناس بێ ئێستا کەسێکە یا کێشێکێ یا بە مشکڵێکەیە بتوانێت ئەو کێشەیە بە درۆستی حەلکە نەک تێکەڵاوی یابی شوێنی یابێ ئەم کێشە بە ناشرین حەلکە. ژیانی خۆتە توانی تە کۆمەکی کەس بکەی لە ینی یارمەتی بدەی کاراسایی. بەڵێ من یارمەتی خۆم ئیسی سپیکارم کەسێکە گەچکارم بڵێ هەر شاگردی خۆم یارمەتیم داوە داگەیمە بۆ پایە لە خۆم ئۆستاتر بێ لە خۆم باشتر کاتری فێری گەچکاری و فەری سپیکاریم کرد لە خۆم ئیشی جوانتر بکە پێچم خۆشە ئێستش بۆتە وەستا ئیسە بەڵێ لە خۆیتم ئۆستاترە تا چەند پێی مرتاعبووی کە کەسێک تۆ کۆمەکەت کردووە فێرت کردو ئێستا ئەو لەسەر ئەو معلومات و زانیارەی تۆ ئێستا خەریکە بژێوی خۆی دەردێنێت تا چەند پێی دڵ ئاسوودە دڵم خۆشێکی ئەو ئیشەکە بژم خێزانی پارە وەرەگرێ بۆ مناڵەکانی خۆم پێم زۆر خۆشە خەیرێکی گەورەیشە بەڵێ کێجلەوەی وەزیفە خۆم ئەنجام داوە بۆی کە یارمەتی بەم بتانێ ئەو کارە هینکە من بە شاگردەکان وەختارێک ئەچوم بۆ شوێنێ ئیشم بووە وتیمە بێ ئیشکە ئیشکە کە ئەو ئیشەی یاد بگری فێربی ئەیسە فێر بووە ئینسان گرنگە لە ژیانی خۆیان مهمەکە یارمەتی چواردەوری خۆی. بەڵێ من ئەوەکە هەر کولەن شاگردم بۆ من نزیک 20 ساڵ ئۆستای سپیکار بووم لە عێراقی لە هەڵەبجەیە لە کولەن شوێنەکانی عێراقا کارم کردووە شاید ئێستا فرەکەت بمشناسێ من هەر بە شاگردەکانم بە ئۆستاکارەکانم یارمەتیم داوە هەرکی نەخشێکی سی بووە نەخشەکانی تیان پێم یارمەتی داوە کێ فێر بوون لەخوانەکەدا بە خراوە یا بەستێ من بە حتا تێن بۆ ئەم شوێنانە بە زوانی خۆمان بە حاڵەتی کێژم پیان جۆرە ڕفتارەکەن هەر وڵاتی خۆمانە هیچ مشکڵێکمانە مایشێکی پێغمبەری خوا صلی الله علیه و سلم هەیە فەرمێ هەر کەسێ باشترین کەس لای خوای گەورە و کەسێک کە کۆمەکی چواردەورەکەیەکە ئەمەش بۆ خۆی ینی خێرێکی گەورەیە تۆ کۆمەکی هەروایە کێ هەر بووە تا بووە کۆمەک مردم کەی بە خاسە ئەشێر کۆمەک مردم کەین بە خاسە کێ مردم لێمان ڕازی بێ. قەتعەن من بە کارما زۆر اعتقادم هەیە یانێ دەزانم ئەگەر باشیەک خاسیە بکەی لەم دنیا بۆت هەڵەگەڕێتەوە بۆ خۆت باشە پڕ دەبێتەوە زیاد دەکات دقیقەن زیاد دەکات یعنی خوا لە شوێنی ترە بۆ جبران نکاتەوە باشە تاوجێ بتوانم لە هەر شوێنێکە لە دەستم کارێک یانێ ئیشێکی خەڵکێک ئەگەر گرفتاریەکی بێ بتوانم حەلی بکەم بتوانم مشکلەکەی بەرتەرەف بکەم تێکۆشم کە یارمەتی بکەم. ئەوتت لە ژیانی خۆت دیوتە ینی یارمەتی کەسێک دابێت کۆمێکی کەسێک کردبێت بەڵام دوایی لە شوێنێکی دیکەوە بۆت پڕ بوو بێتەوە خوای گەورە جوبرانی کردبێتەوە. بەرە وڵات چەند جار بووم بە قەولی اتفاق کەفتووە بۆم پێش هاتووە خۆم مەسەڵەن یەکجار لە تاران بووم پیرەمێردێکم یارمەتیمدا لە شەقامەکە بڕۆتە ئەو بەرەو کەلوپەلی زۆری پێبوو قورس بوونەیەتانی بیبە یەک کۆڵان دوو کۆڵان بردمە وڵاتیرەوە بۆی بردمە بەر خانووەکەی و هاتمە ئەم لاو دیمچە
کیفی پۆڵەکەم جانتاکەم کە پارەکانی تیابوو نەماوە هەموو شتێکمی تیابوو هیچی نەمابوو باشە پارەیشم پێ نەبوو بڕۆمە بۆ ماڵ ئەم سەریتاران جا ئەو سەریتاران زۆریش بوو یانێ ئەبا بە پیادە بڕۆیم کەسیش بێم نیوە شەو بووی در نەمەتانی کەس دوکانیش باز نەبوو لە کەسێک قەرز بکەم گرفتار بووم خراپیش گرفتار بوو یەک ڕائاشنایەک کە 10 ساڵەوە پێش یعنی خزمێکمان کە 10 ساڵەوە پێش من یەک جا لە تاران بینیوم لەسەر شەقامەکە بینیمی سیارەیشی بێ بوویتی بێ بڕۆینەوە بۆ ماڵی مە بەیانەی دێنەوە لە دوکاندارەکان ئەپرسیم زین کەسێک داوێتە دەستکەسێ ئەو یەکسەر هەل لەو لەحزا هەل لە هەمان کاتە دۆزیەوە دوای کیفی پارەکە ئارە وڵات ئەو ڕۆژە چوومەوە یەک پیاوێکی باش داوی بەدەست یەکێک لە دوکاندارەکانی ئەو گەڕەکە چوومەوە پرسیارم کرد لە دوکاندارەکان یەک دانیان وتی کارتەکەمی تەماشا کرد و تو سەیری خۆمی کردوتی خۆتی کارتەکەی لەسەر ئەو قسەی تۆ فەرمایشتێکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی باشترین کەس لای خوای گەورە ئەو کەسەیە کە یارمەتی چواردەورەکەیەکە ئێمە جگە لە ڕووە ئینسانیەکەی دینەکەیشمان پێمانێژێکەوە یارمەتی خەڵک بکەین کۆمەکی مەردمی چواردەوری خۆمان بکەین بەرە وەڵا فەرمودەیەکی جوانی حەزەتی محەممەد صلی الله عليه وسلم من ناتوانم هیچێک زیاتر وشەکە ئەو نەجوانە قسەکە ئەو نەجوانە من ناتوانم هیچی زیاتر پێ بڵێم حەدیسە پیرۆزەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تاکید لەسەرەوە کاتەوە کە لای خوای گەورە ئەو کەسانە هەم باشترن هەم خۆشەویستترن کە یارمەتی چواردەورەکەن لەبەرەوە لە هەر شوێن و پێگەیەکەی ئەگەر چاودێرێکی ئەگەر لە کارمەندێکی ئەگەر پۆلیسی ئەگەر مامۆستای ئەگەر هەر کار و پیشەیەک دێ و کاسبی لە بازار کاراسانیکردن بۆ چواردەورەکەت خوای گەورە بە باشتر و چاکتر بۆت خەرەبووە کاتەوە لەبەرەوەی یارمەتیدان بۆ هەر کەسێک کە پێویستیاتی ئەکەوێتە دۆ هەم خێرێکی گەورەیە هەم چواردەورەکەشت هەست پێکن کە کەسێک لەو شوێنایە و شوێندەسی دیارە خوای گەورە وامان لێ بکە بتوانین زۆرترین سوود بە چواردەورەکەمان بگەێنین پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ